لە بوژانەوەی ئەم جارەدا باز لە بابەتێکی گرنگ دەکەم کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە، ئەویش بەشە خۆراکی ماگانەیە. لەگەڵەوەی لە عێراقدا ساڵ لە دوای ساڵ بودجەی بەشە خۆراکی ماگانە ڕوو لە زیادبوون دەکا، بەڵام پێچەوانەی بودجە بەشە خۆراکی ماگانە کەمی کردووە. ئەگەر ئەم ساڵ بە نمونە وەرگرین کە حکومەتی عێراقی بڕی 790 ملیار دینار بۆ بەشە خۆراکی ماگانە و نزیکەی 2 تریلیۆن دیناریشی بۆ کڕینی برنج و گەنم و جۆ تەرخان کردووە، بەڵام ئەو بڕەپارەیە وەکو پێویست بۆ ئەو مادانە خرج نەکراوە. جگەلەوەی کە لە ڕووی کوالیتیشەوە ئەو بەرهەمانە کوالیتیان زۆر بەرز نییە. ئەگەر ساڵانی ڕابردوو بە نمونە وەربگرین کە نزیکەی 10 مادە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرا و هەموو مانگێ لە کاتی دیاریکراوی خۆیدا، بەڵام ئێستا تەنها 4 مادە دابەش دەکرێت، ئەویش بە چەند مانگێک جارێ. وەزارەتی بازرگانی عێراقی چۆن بەشە خۆراکی ماگانە دەنێرێتە هەرێمی کوردستان؟ ئایا ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە هەمووی بۆ کڕینی مادە خۆراکیەکان تەرخان دەکرێت؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. بەشە خۆراکی ماگانە نزیکەی 4 سەدەیەکە لە عێراق بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. ئەمەش دوای ئەو گەمار و ئابڵوقە ئابووریانە بوو کە بەسەر عێراقدا سەپێنرا بوو. لە کاتێکدا لە ساڵانی ڕابردوو مادە خۆراکیەکان زۆر باشتر بوون، بەڵام ئێستا نەک باش نییە، بەڵکو لە کاتی خۆشیدا دابەش ناکرێت. لەم بریکاری دابەشکاری خۆراکە دەبرسم، شێوازی دابەشکردنی ئەو مادانە چۆنە ئێستا؟ ئایا هاوڵاتیان ڕازین لە دابەشکردنی بەشە خۆراکی ماگانە؟ ئێوە وەکو بریکاری دابەشکردنی خۆراک یاخود بایعی، ئایا هاوڵاتیان تا چەند ڕازین لەو بەشە خۆراکی کە ماگانە وەری دەگرن؟ وڵا هاوڵاتیان ئەو بەشە خۆراکی کە دێگە باش بێ ڕازینە، کە باشی نەگەر ناڕازینە. هەتا ئێستا زۆر شتی خراپمەلواتیە. ئێستا جارێ برنج هاتێ برنجەکە باشە، بەس فترێک پێشتە زۆر خراپات کەس نەیدەبێت، هەموو دەبێت و دەیفرۆشتەوە. عالەمیش لازمیتە بەڕاستی محتاجە، محتاجەکە عالەم لازم تشتی باش بێ وەربگریتن. ئێوە بە شێوەیەکی گشتی ماگانە چەند مادە دابەش دەکەن؟ ئایا هەموو مانگێ لە کاتی دیاریکراوی خۆتان ئەو مادانە دابەش دەکەن یا بە پێی ئەو بەشەیە کە بۆتان دێت؟ نا بە پێی ئەو بەشەیە کە لێمان دێت دابەش دەکەین، هەموو مانجێ نییە. ئێستا سارکە سێوەز بەدرایە، سێوەز بە کەس بە تەواتی نەدرایە، زۆر ماوە بێ، زەید ماوە بێ، دووەز بە برنج ماوە بێتن تەوزا بکەین. پێشتر 12 مادە دەهات، مادەی باش دەهات، ئێستا 3 مادە دێت، چەند مادەی بە تەواتی دێتن. بەکاری دێنن، دەیفرۆشنەوە، چی لێ دەکەن؟ بەخۆیگە موادەکە باش بێتن، شتێکی باش بێ عالەم دەباتن، زۆر پێویستی عالەم دەبات، فەقیرە عالەم فەقیرە، بەزگە خراپی مەجبورە کە وەردەگری دەباتە فرۆشتەوە. ئایا ئەوەی کە لە پارێزگاکانی دیکەی عێراق دابەش دەکرێت هەمان ئەو مادانەیە لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان دابەش دەکرێت؟ ئەو موادەی لێرکوانە دابەش دەکرێت لەگەڵ عێراق نەفسیش بەس فەرق و جیازی تێدا. ئێستا برنجی عنبەر ڕەمەزانی دەبالۆمان هەبە ئیمایان نەدا، بەش کوردستانیان نەدا، یا هەموو ئاوازەکانی عێراق وەرگرتیە، بەس هەولێر و دۆهۆک سلێمانی وەرنەگرتیە. ئەمە جیاوازیان بەرە جیازی زۆرە، فەرق و جیازی زۆرە. هاوڵاتیان چی دەڵێن؟ ئێوە نزیکن لە هاوڵاتیانەوە بۆ داواکاری ئەم پێداویستیان ئەم بایعیانە؟ وڵا هاوڵاتیان گلەیان زۆرە، هەموو دەرێ حکومەتی عێراق لۆ هەموو ئاوازەکان عەشیانە وەردەگرن، لۆ ئەمە وەرناگرین، لۆ 2 مانگ 3 مانگ جارێک لۆمان دێ. بەغدا نانێری، بەغدا ئێستا کوردستانی زۆر کەم کرد، تۆ نانێریتر. مەزوعەکە ئەوەیە، ئەگەر هاوڵاتی زۆر پێویستیتی بۆ ئەرزاقی ماگانە بێ بە شاسوقەی خۆی وەرگریتن. دابەشکردنی بەشە خۆراکی ماگانە: ئارد 9 کیلۆ، شەکر 2 کیلۆ، برنج 3 کیلۆ، زەیت 1 لیتر. ئەوەی پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە بەشە خۆراکی ماگانە چۆن دابەش دەکرێت؟ ئایا ئەو بەشەی لە بەغداوە دێت بە چ کوالیتیەکە تێئەپەڕێت؟ ئەی لە هەرێمی کوردستاندا چ پشکنینێکی بۆ دەکرێت؟ ئایا هیچ دەستکاری ئەو مادە خۆراکیانە دەکرێت یاخود ڕاستەوخۆ بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت؟ دەوترێت ئەو مادە خۆراکیانەی کە وەکو بەشە خۆراکی ماگانە دێتە هەرێمی کوردستان هەندێک جار گۆڕانکاری تێدا دەکرێت، دەیکەن بە مادەیەکی کوالیتی نزمتر و دواتر دابەشی دەکەن. نەخێر هیچ شتێک لەو بابەتەدا نییە، لەبەرەوەی هەر شتێک دەگاتە کۆگاکانی ئێمە بە دڵنیاییەوە بە هاوڵاتیانی خۆشەویست ڕادەگەینم کە هیچ دەستکاریەک ناکرێت.
چۆن دەگاتە دەستمان پاژەوەی کە پشکنینی بۆ کرا ئێمە دابەشی دەکەین و بە هیچ شێوە گۆڕانکاری بەسەدانایە چۆن لە دەگاتە دەستمان ئاوا دابەشی دەکەین. باشە بەڕێستان باسی پشکنینتان کرد ئێوە بۆچی پشکنین بۆ ئەم مادە خۆراکیانە دەکەن؟ بەڵێ هەر بەشە خۆراکە کە دەگاتە کۆگاکانمان ئێمە دایدەنێن پشکنینی بۆ دەکەین بۆیە دڵنیابین لەوەی کە ئەو جۆرە خۆراکە بۆ خواردن دەشێ یان نە. بۆ ئەم مەبەستا لە بەغدا پشکنین لەگەڵ دێ کە هەر جارێک بەشە خۆراکێک لە حکوومەتی عێراق دەگاتە دەستمان بۆ کۆگاکانمان پاش یەک ڕۆژ دوو ڕۆژ پشکنینی بۆ دێ کەەوە دەشێ بۆ خواردن بەڵام ئێمە جارێشتر پشکنینی بۆ دەکەینەوە ئەو بەشە خۆراکانە بە لە ڕێگای پاراستنی تەندروستی لە شاری هەولێر بە نووسرا و ئاگاداریان دەکەینەوە کەەوە خۆراکمان بۆ هاتووە دێن لێرانە نمونە وەردەگرن لەو خۆراکە لە چەند شوێنێک وەری دەگرن دەیبەن پشکنینی بۆ دەکەن و پاشان بە نووسرا و ئاگادارمان دەکەنەوە کەەوە ئەو خۆراکە بۆ خواردن دەشێ بۆیە ئێمە دەست بە دابشکردن دەکەین لەو حالەتەدا. شێوازی ئەو نمونە وەرگرتنەی چۆنە کە دەینێرن بۆ پشکنین؟ نوێنەری پاراستنی خۆراک تەندروستی هەولێر دێتە کۆگاکارمان لە هەر شوێنێک لە برم چەند کۆگایەکمان هەیە شەکری تێدا بێ گەر زەیتی تێدا بێ دێ ئەو پشکنی وەردەگری لە عینە وەردەگری لە چەند شوێنێک لێک جێنا بڵێم لە چوار کۆگا لە هەر چوار کۆگا وەردەگری کە وەریگرن دەیباتەوە هەر پشکنین بۆ هەر چوار زۆرەکەی دەکا کە دڵنیا بوون دەشێ بۆ خواردن بە نووسرا و ئاگادارمان دەکەنەوە کەوا دەشێ بۆ خواردن ئێمەش دەست بە دابشکردی دەکەین. ئایا ئەو مادە خۆراکیانەی کە دێت لە چاو ئەو بڕەپارە و بودجە بەلاحەیەکە بۆی تەرخان کراوە؟ نەخێر نەوەڵڵا ئەو پارێزە بەلاحیکە بۆی دانراوە کە ئەو خۆراکەی دێ باشە ئەمە ناڵێن خۆراکەچی ناتەندروستانە بەڵام لەوە باشتر هەیە ئەو پارەیە لە قەدەر ئەو خواردنە نییە بۆیە دەبێت خواردنی چاکتر بۆ پارە بکڕدرێت لەبەرەوەی کوالیتی باشتر هەیە لەو خواردنە بۆیە ئەمە داوامان کردووە چەندزارکەوا کوالیتی باشتر بێ هەم لە برنج هەم لە زەید لە شەکرەکە بە ئام باشە دەبەرە شەکری خۆمانە باشە بەڵام لە برنجەکە زۆر جارگرەیمان لێ دەکرێت لە زەیتەکە جاجەگرەی لێکراکەوە زۆری باشتر هەیە ئێمە داوامان کردو بەڵام هەتا ئێستا لەبەرەوەی لە بەغدا خۆتان دەزانن ساڵانە بودجەکە لە لایوانە و ئێمە هیچ نوێنەرێکمان نییە لەوێن دەرکەوە بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکە بۆیە لە لایوان ئەو خۆراکە بۆ ئێمە دێ و نەخێنەوەڵا ئێمە دەمانێت لەوە زۆر باشتر بی و کوالیتەکانی زۆر چاکتر بی لەوانەیە کە ئێستا هەیە. سەبارەت بەو مادانەی کە دابەشی دەکەن مانگانە چەند مادەیە و ئایا هەموو مانگێکیش لە کاتی خۆیان دابەشی دەکەن؟ ساڵی ڕابردوو تا ئێستا مادەکان کەم کرایتەوە تەنها برنج دەهات لە ساڵی ڕابردوو برنج شەکر زەیت داهاتە کۆگاکانی ئێمە و زایدەن ئارد لە دابشکردنی ئارد بوو بەڵام ئەم ساڵیش هەر بە هەمان شێوە نەوەڵا لە مانجێک ئێستا هیچ نەهاتوە بۆ کۆگاکانمان مانجی دوو بەس شەکرمان لۆ هات مانجی زەیت و شەکرمان لۆ هات مانجی چاری زەیت و شەکرمان لۆ هات ئێستاش ئەوەی کە هاتیە ئەوە سەلەیەکی غذاییە کە لە بەغداوە موافقەی لەسەر کرایە کەوا پێک دێک لە شەکر لە زەیت لە برنج لە دۆشاوی تەماتە لەگەڵ بقولیات نیسکنۆک فاسولیای دەگرتەوە وا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندا ماوادەکان بگاتە دەستمان و ئێمە دەست بە دابشکردنی بکەین پاشەوەی کە پشکنینمان بۆی کرد. باشە ئێوە بۆچی نوێنەرتان نییە کۆنتاکتان نییە مەسەرەن لەگەڵەوەی کە ماهەنگێکی باشتان هەبێت کە بتوان ئەو مادانەی کە دێت پێشتر ئاگادار بن ئەو هیچ ئاگاداری ئەمەنی؟ نەخێر هیچ ئاگادارنینە نە وەزارەتی بازرگانی نە ئێمە نە بەڕێوەبەراتی گشتی ئێمە هیچ ئاگاداری ئەوە نینە ئەو لە بەغدایش خۆیان دەیکەن و بۆ ئێمە ئاگادار دەکەنەوە کەوا ڕۆژانە ئەوەندە تەنە شەکرتان بۆ دێ ئەوەندە ئەوتان ئێمە کۆنتاکتی ئەومان هەیە کە پێمان ڕادەگەینن چ خۆراکێک بۆ کۆگاکانمان دەنێرن تەنها ئەوەندە ئاگاداری ئێمەیە ئەگەنە هیچ لە گرێبەستەکان لە هیچ شتێک ئێمە نوێنەرمان نییە. ژمارەی ئەو هاوڵاتیانەی لە هەرێمی کوردستاندا بە شەخۆراکی مانگانە وەردەگرن پارێزگای هەولێر 1,935,831 کەس پارێزگای سلەیمانی 2,148,000 کەس پارێزگای دهۆک 1,262,655 کەس. لە بوژانەوەی ئەم جارەدا زۆر هەوڵماندا لێدوانی فەرمی وەزارەتی بازرگانی عێراق وەربگرن چونکە ئەوان لایەنی پەیوەندیدارن بە دابشکردنی خۆراکی مانگانەوە بەڵام بە بیانووی جیاواز ئامادە نەبوون لێدوان بدەن لەسەر ئەو بابەتە. ئەوەی تایبەت بە هەرێمی کوردستانە ئێستا وەزارەتی بازرگانی هەرێم داوای لە بەغدا کردووە کە دەبێت ئیتر هەرێمی کوردستانیش ئەندامی هەبێت لە کڕین و چاودێریکردنی بە شەخۆراکی مانگانە. بەڕێوەبەری گشتی بازرگانی ئەو گۆڕانکاریانە ئاشکرا دەکا
کەوا بڕیارە لە بەشە خۆراکی مانگانەدا بکرێت. وەکو وەزارەتی بازرگانی چ ڕۆڵێکتان هەیە لە وەرگرتنی ئەم مادە خۆراکیانە کە دێت لە عێراقەوە و چۆن دابەشی دەکەن؟ بۆ ئەوەی بەرچاوی جەناب و بینەرانی ژوون بێن لەو مەسەلەیەدا بۆی بزانین کە وەزعەکە چۆنە. وەزارەتی بازرگانی عێراق خۆیان لە ڕێی تەندەرینەوە کۆمپانیەکانیان لەگەڵیان ڕێکەوتون ئەو خۆراکانە لەگەڵ کۆمپانیەکانە دەیکڕن لە بازاڕەکاندا یا لە کارگەکاندا یا لە وڵاتانەوە دەیهێنن دەیگوازنەوە بۆ عێراق بەگشتی و بۆ هەرێمی کوردستانیش. ئێمە وەکو وەزارەتی بازرگانی نوێنەرە بەڕێوەتی گشتی بازرگانی نوێنەرمان لە کڕینەکەدا نیە، نوێنەرمان لە دابەشکردنەکەدا نیە. خۆیان وەکو وەزارەتی بازرگانی عێراق پلانیان هەیە بەپێی ئەو پلانەکە دابەشیان کردو بۆ شێوە دێتە هەرێمی کوردستانیش. ئێستاش بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وا دەزانن کە وەزارەتی بازرگانی لە هەرێمی کوردستاندا ئەو مادانە دەکرێ و پاشان دابەشی دەکات، چونکە هەندێک جار گلەیەوە دەکەن لەسەر کوالیتیەکەی لەسەر شێوازی دابشکردنەکەی دەڵێن مانگێک دێ 2 مانگ نایە. ئەمە چۆنە بەدەست ئێوە یاخود ئێوە لایەن مەرکەزیەوە ئەوە دەکەن؟ هیچ پەیوەندیمان بە کڕینەکەیەوە نییە، لە جۆرەکەی نییە، لە بەرجاری کڕینەکەی نین. تەنها وەکو بعد هەڵگرەکان دێن هەرێمی کوردستان ئێمە لە کۆگاکانمانان دای دەنێن و لە ڕێ بریکارەکانمانەوە دابەشی دەکەین بەسەر هاوڵاتیاندا. هیچ ڕۆڵێکمان نییە لە کڕینی ئەو کاڵایانە. بۆیە وەکو هەرێمی کوردستان وەکو بڕواتی گشتی بازرگانی ئێمە بەرپرس نین لە کوالیتی و لە جۆری کڕینی ئەو کاڵایی کە کراوە هەمووی پێوەستە بە وەزارەتی بازرگانی عێراقەوە. باشە. ئەی کاک نەوزاد بۆ مانگانە لە کاتی دیاریکراوی خۆیان دابەشی ناکەن؟ ئێمە لە ڕابردووە پرسیارەمان کرد لە وەزارەتی بازرگانی عێراق لە ساڵی 2020 4 بەشە خۆراک دابەشکرا. ئەم 4 بەشە خۆراکەش هێشتا بزەیتەکەی لە کەوتە ساڵی 2021 حسەی چوارەم. هۆکارەکان بۆ گێڕاندەوە کە لە ساڵی 2020 بوجە مصادقە نەکرا. کاتێککە بوجە مصادقە نەکرا یەک لەسەر 12 بوجەی 2019یان بەکارهێنا. ئەو پارەی کە بۆ وەزارەتی بازرگانی عێراقدانرا و بەشی 4 بەشە خۆراکی کرد. بەڵام بۆ ئەم ساڵ لە مانگ 1 و 2 خۆ دەزانین بوجە مصادقە نەکرا، لە مانگی 3 بوجە مصادقە کرا. دیسان مبەڕیان هێنایەوە بۆی کە بوجە دواکەوتۆنیان توانیوە ئەو کەلوپەلوکاڵانی کە پێویستن بۆ بەشە خۆراکان دابینی بکەن. لە مانگی 3 دەستیان پێ کردووە ئەوەتە تا ئێستا ئەوەی کە هاتووە مانگی 1 هیچ دابەش نەکراوە لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. لە مانگی 2 بەش شەکرەکە هاتووە، سێتەکە تا ئێستا دابەش نەکراوە. لە مانگی 3 شەکر و زەیت هاتووە دابەش کراوە. مانگی 4 شەکر و زەیت هاتووە بە بەردەوام ئێستا خەریکی دابەشکردنین. لە مانگی 4 بەپێی پسوڵەی مانگی 2 برنج هاتووە، یعنی قایمەی مانگی 2یان بەکارهێناوە بۆ مانگی 4 برنجەکە هاتووە. ئێستا لە سلێمانی دەستکراوە بە دابەشکردن. لە هەولێر هێشتا بە تەواوەتی نهاتوە، فحسەکە نهاتوە، تا فحسەکە نهێنێت ناتوانین دابەشیکەین. لە دوای ژمارەمان شێوە دەستکراوە بە دابەشکردن. ئینشاڵڵا لە هەولێر دەم ڕۆژانە دەست دەکەین بە دابەشکردن. 1 بەشە برنج هاتووە لەم ساڵدا بۆ هەرێمی کوردستان. بۆ عێراق 2 بەش چووە، بەڵام بۆ ئێمە یەکەرێم 1 بەش هاتووە تا ئێستا. ئەو ڕێژەی بۆ نمونە لە زەیتە یاخود لە شەکرە کە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوەکو خۆی دەگات یا ئێستاش حسەمان ماوە لە لای عێراق؟ ئێستاش ئەم 4 حسەی کە هاتووە تا ئێستا هێشتا نیوەی زیاتر نهاتووە. بۆ نمونە لە برنج 25,000 تن بێت بۆ هەولێر. حساب هەولێرەکەم دوایی شارەکانی کەش هەرێکان حسەی خۆی هەیە، نسبەی خۆی بەپێی ڕێژەی دانیشتوان 25,000 تن بێت ئێرە، بەڵام تا ئێستا ڕەنگە نیوەی نهاتووە، هێشتا تەواو نهاتووە. مەسەلەن زەیتمان هەیە بۆ شەکرمان هەیە 14,000 تنمان زیاتر پێویستە بۆ هەولێر، بەڵام تا ئێستا 6,000 تن هاتووە، زیاتر لە 7,000 و شتێکی ماوە. بۆ زەیتەکە 6,900 تنمان پێویستە، 1000 تن هاتووە. کاتە لە هەو حسانەش هێشتا ئەوکوونێ بەکەم و کوڕی هاتووە. گرێبەستیان کردووە بۆ ئەو مەوادانەی کە بە حساب لە هەرێمی کوردستان 1 2 کارگەیان لێرەوەی تەوزیع بێ بە حسابی تر ئێمە تۆزێ پێشمانەخەن، چونکە لە هەرێمی کوردستانە ومێ دەکەین و پێشماوتون کە دەبێ بەڕاستی ناکرێت بەم شێوەیە بێ، دەبێ حسەکان بە تەواوەتی بگەن، چونکە ئێمە کۆگاکانمان ئامادەیە و فەرمانبەرەکانیشمان ئامادە و بریکارەکانیشمان ئامادەیە، بەڵام کە خۆراکەنە کاتی دەزمان چی بکەن کە ناتوانین دابەشی گەنە کاتی خۆیان. ئەو بودجەی کە ساڵانە دیاری دەکرێت بۆ بەشە خۆراکی مانگانە لە عێراق بۆ چەند مادەیە؟ هەر بۆ 2-3 مادەیە یاخود وەکو بەڕێستان باسی کرد تا 10 مادەش ئەڕوات بۆ لە کاتی خۆیان دیاری ناکرێت؟ ئەمە چۆن لە شتێکە گەمدەڵێکی تیان ناکرێت لە کەرتی تایبەتەوە لە ئەم وەزارەتی بازرگانی مکەلەفە، وەزارەتی بازرگانی عێراق مکەلەفە بۆ مەسەلەیە ئەوان وردەکاری ئەو تەفاسیلی ئەو پێداویستیانە نووسن بە حساب دیراسی وەزعی بارودۆخی عێراق دەکەن، دەزانن خەڵکی عێراق پێویستی بە چییە و پێویستی بە چی نییە، بەڵام بە دڵنیاییشەوە دیراسەکان لەوە چێت متەکامل نەبێ، چونکە ئەو خۆراکانە هەندێکی ڕەنگە خەڵک بەکارێنێ ئەبێ تۆ بگەڕی بەشن ئەو خۆراکی کە پێویستە زیاتر وە زیایشیکەی بۆی بەشەکەی کەمە. مەسەلەن برنج 3 کیلۆی داناوە، شەکر ئێستا 2 کیلۆ بۆ ئێستا بۆی ئەم پاقلەمەنی کە زیاد بۆ 1 کیلۆ ئێستا، دۆشاوەکە 400 گرامەدا، نیسک و نۆک و فاسۆلیاکەش 9 کیلۆ دەدایان، کیلۆیەکدا بە هەرسێکیان
ئیتر هەیە مەسەلەن فاسۆلیا و نسکەکەی ئەوێ هەیە نۆک و فاسۆلیاکەی دەوێت ینی بە هەر سێکیان ئەبێ کیلویەک هەڵگری لە هەر سێکیان بۆیە ئەم ڕێژەیە کەمە بۆ هاوڵاتی لەمان کە زیاتری پێویستە بەڕاستی لەبەر ئەوە دەبێت هەم لە ژمارەکە زیایکەی هەم لە بەشەکە زیایکەی هەم ئەو خەڵکانیشی فعلەن کە پێویستن ئەبێ بۆیان زیاکەی ئەمەش بەڕاستی لە ئەستۆی وەزارەتی بازرگانی عێراقا تا ئێستا و ئێمە داوامان کردەوە هەر کاتێ نوێنەرمان چوو ئەوێ و نەمانتوانین دیفاع لە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق بکەین ئەو کاتە بەڕاستی ئێمەش بەرپرسیارە بین. بریکارەکانی دابەشکردنی خۆراک لە هەرێمی کوردستاندا بریکاری دابەشکردنی خۆراک 6,911 بریکار، بریکاری دابەشکردنی ئارد 2,895 بریکار، ئاشەکانی بەرهەمهێنەری ئارد 63 ئاش. لەگەڵ ئەوەی ساڵانە ئەو بوجە زۆرە تەرخان دەکرێت بۆ بەشە خۆراکی مانگانە، بەڵام ساڵانە لە عێراقدا کێرڤی هەژاری و بێکاری ڕووی لە هەڵکشانە. ئایا ئەم دابەشکردنی خۆراکە لە ڕووی ئابووریەوە چ کاریگەریەکی هەیە لەسەر عێراق؟ ئەو باشە خۆراکەی کە لایەن حکوومەتی عێراقیەوە بەسەر هاوڵاتیانە دابەش دەکرێت لە ڕووی ئابووریەوە سوود و قازانجی ئەمە چییە؟ ئەم بەشە خۆراکەی کە دابەش دەکرێت لە حکوومەتی عێراقەکە لە پێشتر بڕیاری لەسەر درابوو لە ساڵی 90ەکانەوە ئەمەش بۆ مەبەستی ئەوە بوو ڕوبەڕووی ئەو قەیرانە ئابووریە ببێتەوە کە عێراق تووشی بوو بەهۆی ئەو سزا ئابووریانی کە بەسەریدا سەپێنرا بوو. ئەمەش بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بوو، بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە دەبینین لە چەند ساڵی ڕابردوو ئەو بەشە خۆراکە کە دابەش دەکرات تا ڕادەیەک بابەتەکانی کەم کرانەوە کە پێشتر بابەتەکانی زۆر بوو بەڵام ئێستا زۆر کەم کراوەتەوە. بەدڵنیاییەوە لە زیانی ئابووری هەیە و هەروەها لەوانەیە هەندێک جار باشیشی هەبێت. ئێمە گەر لە باس لە زیانە ئابووریەکان بکەین ئەوەیە ئەو کەرتی کشت و کاڵ تا ڕادەیەک بوژانەوەی نەبێت و هەروەها لەلایەکی تریشەوە ئەو کۆمپانیانەی کە وەبەرهێنن یاخود ئەو شەریکاتانەی کە پیشەسازینە نیانتوانیوە ئەو بابەتانە یاخود ئەو بەرهەمانی کە دروستی دەکەن یاخود بەرهەمی دێنن لە بازاڕەکاندا ساغی بکەنەوە، چونکە حکوومەت ڕاستەوخۆ ئەو کەلوپەلانی کە پێویستێتی لە دەرەوە هاوردەی دەکات. لەلایەکی ترەوە گەر ئێمە باس لە باشەکانی بکەین، خەڵکی عێراق ئەوەی کە داتایەکان کە هەیە لە ساڵی 2020 بەهۆی کۆڕۆنا ڕێژەی هەژاری زۆر بەرز بۆتەوە، نزیشی ئێستا گەیشتۆتە لە 30 کەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە لە ساڵانی پێشتریش کەمتر نەبووە، تەبەن لە 120 بووە. بۆیە ئەمە وەکو هاوکاریەک بوو بۆ خەڵکی هەژار، چونکە دەبێ ئێمە ئەو ڕاستی بزانین کە کۆمەلگەی عێراق دابەشی سەرسێ چین بووە، چینی هەژارمان هەیە، واروەها وەسەطمان هەیە لەگەڵ باڵێن ناوەند لەگەڵ چینێکی ترمانەیە چینی دەوڵەمەند. ئەگەر بودجەی ئەم ساڵ ساڵی 2021 بەرمونەوەرگین نزیکەی 3 تریلیۆن دینار بۆ بەشە خۆراکی مانگانە دیاریکراوەکەمە بودجەیەکی زەبەلاها بڕێکی زۆرە. ئایا بۆ تا ئێستاش نەتوانرا وەکو پێویست ئەم مادە خۆراکیانە دابەش بکرێت و لەمان کاتیژە سوود و زیانی ئەمە چییە؟ ئەگەر پارەکە دابشکن بەسەر هاوڵاتیانە باشتر نییە؟ ئەوەی کە جەنابەت باست کرد پرسیارێکی گرنگە سەبارەت بەو بەشە خۆراکەی کە حکوومەتی عێراقی دابەشی دەکات، چونکە ئێمە گەر باز بکەین لە باشی و خراپیەکانی ئەم تەرخانکردنی ئەم بڕە زۆرەی لە بودجە، تەبەن بارگرانیەکی زۆری دروست کردووە لەسەر بودجەی عێراق. ئەمەش هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە کە نازاندرێت ڕێکەوتنەکان یاخود ڕوون نییە ڕێکەوتنەکان چۆن ئەنجام دراوە لە نێوان حکوومەتی عێراق و ئەو کۆمپانیانەی کە تایبەت بوونە بە دابینکردنی ئەو کەلوپەلە خۆراکیانە بۆ حکوومەتی عێراق و دواتر دابشکردنەوەی بەسەر هاوڵاتیانە. ئەمەش کاریگەری دەبێت هەشی بووە لە ساڵەکانی ڕابردوو لەسەر بودجەکەوای کردووە چەند مانگ جارێک یاخود جاری وە هەبوو 3 مانگ 4 مانگ جارێک هیچ بڕێک لە بابەتە خۆراکەکان بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکراوە. و لەلایەکی ترەوە ئەگەر ئێمە لە وەکو جەنابەت باست کرد لە پرسیارەکەت کە ئایا ئەگەر پارە دابەش بکرێت بەسەر هاوڵاتیان باشتر نییە لەو کەلوپەلە خۆراکیانە، بەڕای من لێرەدا ئێمە تووشی ئیشکالەتێک دەبین لە بازار، چونکە دابەشکردنی ئەم کەلوپەلانە لەلایەن حکوومەتەوە وای کردووە تا ڕادەیەک هاوسەنگێک دروست بێت لە نێوان لە ناو بازار بۆ نرخی کەلوپەلەکان، چونکە هەر کاتێک کە دەنگۆی ئەوە بڵاو بێتەوە یاخود
دابشکردنی کەلوپەلەکان دوا بکەوێت ڕاستەوخۆ شلەژانێک لە بازار ڕوودەدات خواست لەسەر کەلوپەلەکان زیاد دەبێت لە ترسی ئەوەی لەوانەیە دواتر بەردەست نەبێت نرخی کەلوپەلەکان ڕاستەوخۆ بەرز دەبێتەوە و ئەو بڕەپارەیەی کە لە بودجەش ساڵانە دابین دەکرێت وەکو من لە سەرەتاش باسم کرد کە تاڕادەیەک گەندەلی هەیە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسە بەڵام ئەگەر سیر بکەین لەم چەند مانگەی ڕابردوو حکوومەتی عێراق تاڕادەیەک وای کردووە کە لە ڕێکەوتنەکان کەمێک چاودێری بکات لەسەر شێواز و چۆنێتی ئەم ڕێکەوتنانی کە هەیە. بابەتێکی تر کە زۆر گرنگە شێوازی بەڕێوەبردنە، ینی ساڵانێکی دوور و درێژە ئەم بەشە خۆراکیانە بەسەر هاوڵاتیانە دابەش دەکرێت. دەبوو ساڵ بە ساڵ باشتر بووە، بەڵام ئێستا دەبینی ئەم چەند ساڵی ڕابردوو خراپتر بوو، مادەکانیش زۆر کەم بوونەتەوە. ئەمە بۆ ناگەڕێتەوە ئیدارەیەکی خراپ هەبووە لە عێراق بیری لەوە نەکردێتەوە گرنگی بە بەرهەمی ناو خۆبدا زیاتر. بەدڵنیاییەوە لە ڕووی بەڕێوەبردنەوە تاڕادەیەکی زۆر حکوومەتی عێراقی سەرکەوتوو نەبووە لە بەڕێوەبردننی ئەم پرسە، چونکە هەم لە ڕووی کەرتی کشت و کاڵەوە تاڕادەیەکی زۆر کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە کەرتی کشت و کاڵ من لەسەرتاش باسم کرد کەرتی کشت و کاڵ نەیتوانێت و بژانەوێژی تەواو بخۆیەوە ببینێت و هەروەها ڕێکەوتن لەگەڵ ئەو کۆمپانیانە یاخود ئەو شەریکاتی پیشەسازی کە لە کوردستان هەیە نەیانتوانیە ڕێکەوتنێک بکەن بۆی ئەوان بتوانن کەلوپەلەکانیان بۆ دابین بکەن بە تایبەت ئەگەر سیر بکەن لە نێوان کوردستان و عێراق حکوومەتی عێراقی دەیتوانی لە ڕێی کوردستانەوە زۆربەی ئەو کەلوپەلانی کە پێویستێتی دەیتوانی دابینی بکات، بەڵام ئەو لە ڕووی بەڕێوەبردنەوە چوونە لەگەڵ کۆمپانیاکانی دەرەوە ڕێکەوتنیان ئەنجام داوە بۆ هاوردەکردنی کەلوپەل، بەڵام ئامادە نەبووە لەگەڵ هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنە ئەنجام بدات کە من بە بڕوای من حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان دەتوانێت لە 30 تاوەکو لە 40 ئەو پێداویستیانەی کە حکوومەتی عێراقی پێویستی پێێتی بەدەستی بێنێت. ئەمە بێزگە لە ئارد ئەگەر باسی بکەین کە حکوومەتی هەرێم دەتوانێت لە 100 ئەم پێداویستیانە بۆ حکوومەتی عێراق دابین بکات. ئێستا دیار نییە وەزارەتی بازرگانی عێراق بە تەواوی گۆڕانکاری بەسەر مادەکانی خۆراکدا دەکات یانیش هەروەکو خۆی دەبێت یان لەبەر هەڵبژاردننی پێشوەختە چەند مانگێک خۆراکی مانگانە زیاد دەکات. بەشێکی زۆر لەو مادە خۆراکیانەی کە ئێستا لە بازاڕەکانە دەفرۆشێ لە ساڵانی ڕابردوودا لە بەشە خۆراکی مانگانەدا بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرا، لەگەڵەوەی ئەو بودجە زۆرە بۆ کڕینی بەشە خۆراکی مانگانە تەرخان کراوە، بەڵام هێشتا ئەو مادانە لە ئاستی پێویستدا نییە، چونکە ئێستا لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەو مادانە بەسەر هاوڵاتیاندا دابەش ناکرێ. ئەوەی کە ئێستا زیانێکی زۆری لە عێراق داوە بەهۆی بردنەدەرەوەی پارەیەکی زۆرە بۆ کڕینی ئەو بەرهەمە مادە خۆراکیانە کە لە ئاستی پێویستدا نییە و لە کاتێکیشدا شارەزایان ئاماژە بەوە دەکەن ئەگەر ئەو پارەی بۆ بەشە خۆراکی مانگانە تەرخان کراوە لە کەرتی کشتتوکاڵیدا خەرج بکرایە، ئەوە کەرتی کشتتوکاڵی لە عێراقدا بە شێوەیەکی بەرفراوان بژانەوەیەکی سەرتاسەری بەخۆیەوە دەبینی. داوای سەرەکی هاوڵاتیان ئەوەیە کە بەشە خۆراکی مانگانە لە کاتی دیاریکراوی خۆیەتدا داباش بکرێت، چونکە تا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی عێراق بەدەست هەژاری و نەبوونیەوە دەناڵێنن.